بینەرانی عزیز و خۆشەویستی ئێمە لە هەرکوێکن بینەری پرۆگرامی ئەمڕۆ و شاشە ڕەنگینەکەی گەلی کوردستانن. جوانترین سڵاتان لێبێ و ئێوارەتان باش. هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان نەخوازین. هیوادارین کە ئەم ئێوارەیەش پرۆگرامێکی زۆر تایبەت پێشکەشی ئێوەی عزیز و خۆشەویستکەین و هەتا کۆتایش لەگەڵمانە بمێننەوە. بەڕێبەراتی ڕۆشنبیری و هونەری دەربەندیخان پێشانگایەکی پەیکەرسازی هاوبەشی بۆ بەیانمانی و ڕێبوار سەعید ڕێکخست. ئەمڕۆ ئێمە وەکو بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و هونەری دەربەندیخان هەستاین بەکردنەوەی پێشانگایەکی پەیکەرسازی بۆ هەردوو هونەرمەندی بەڕێز دکتۆر بەیانمانی و دکتۆر ڕێبوار سەعید کە کارێکی هاوبەشە. پێم وابێ ئەمە یەکەم کارە لە کوردستانە کە کارێکی هاوبەش پێکەوە لە دروستکردنی پەیکەرسازیە لە کاری پەیکەرسازیە ئەنجام بن. کارێکی جوانە. دیارە بەڕێز دکتۆر بەیان پێشتر ئاشنایە بە شاری دەربەندیخان و کاری تری لە دەربەندیخان کردووە و ئەمڕۆژ ئەم کارە جوانیان لە دەربەندیخان نمایشەکەن و هەروها بەوێ ئەوەش بڵێم کە هەر پاشەم پێشانگایە کاتژمێر سێی ئێوارە ئەو پەیکەرەیە کە بەڕێز دکتۆر بەیانمانی لە دەواازەی شاری دەربەندیخان دروستی کردبوو بەداخەوە لە چەند مانگی ڕابردووە بەدەستێکی نادیار تێکشکێنرابوو. دووبارە لەسەر ئەرکی بەڕێز مامۆستا سەفادین نۆژەن کراوەتەوە و چاکراوەتەوە و هەروەها سەعات سێی ئێوارە دیسانە و پەیکەرەکەینەوە. من لێرەوە دەستخۆشی لە بەڕێزان دکتۆر بەیانمانی و بەڕێز دکتۆر ڕێبوار سەعید دەکەم و هەروەها دەستخۆشی لە بەڕێز مامۆستا سەفادین دەکەم کە بە ئەرکی چاکردنەوەی و پەیکەرە هەستاوە. هیوادارین بتوانین پێکەوە ئەم کارە پێشکەش بە شاری دەربەندیخان بکەین. جۆرە پێشنگانە بۆ خۆی گرنگێکی خۆی هەیە. وەک ئاگادارن ماوەک پێشێستا پەیکەری ژنێک لە تەنهایی کە بەڕێز دکتۆر بەیانمانی خۆی دروستی کردبوو لەلایەن کەسانی گێرە شێوێنەوە ئەم پێکەرە شێوەدرا دوای ئەوەی کە پەیکەرەکە نۆژەن کرایەوە. ئەم پێشنگایە کارێک بوو وەڵامێک بوو بۆ ئەو بەڕێزانی کە ئەم کاریان ئەنجاماوە. ئەمڕۆ پێشنگایەکی هاوبەشی پەیکەرسازی کرایەوە بۆ هەردوو هونەرمەندی بەتوانە دکتۆر بەیانمانی لەگەڵ کاک ڕێبوار سەعید کە پەیکەری جوان و کاری ناوازەیان پێشکەش کرد. هەرێکێ لە پەیکەرەکان گزارش بوو بۆ
بۆ شتێکە هەڵگری مەعاناتی میلەتی کورد بێ بە تایبەت پرۆسی ئەنفالۆوانە زیاتر کارەکانی کاک ڕێبوار سەعید ڕنگدانەوە بوو بۆ ڕنگدانەوەی پرۆسی ئەنفالۆوانە بوو و هیوادارم ئەمە دوایین کار نەبێ بۆ دەربەنیخان بۆ دەرخستنی توانای هوەری گەنجی تر و پەیکەرسازی بۆیە لێرەوە جێگەی ڕێز و دەستخۆشیە بۆ هەردوو هونەرمەند و هیوای تەمەندرێژی و بەردەوامی لە کارەکانیان و سوپاس بۆ ئێوە. من دەستخۆشی لە بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری هوەری دەربەنیخانەکەم بۆ کردنەوەی ئەم پێشەنگایە. بەڕاستی ئەگەر ئێمە لە ئاستی شارەکەی خۆمانەوە سەری ئەم هوەرە بکەین بەڕاستی هەستەکەین کە کەسانێکی زۆر ئەگەر هەش بێت زۆر کەمەکە کە لەم شێوە کارانە ئەنجامدات بۆ هیواین کە لە داهاتووە هەم تەواوی ئەو ناوەندانەی کە محتەمن بە کاری هوەری و چالاکی هوەری ئەنجامەدەن بایەق بەم جۆرە کارانە بدەن و داواش لەم دوو بەڕێزەیەکەم کە تەنها ئێمە کارەکانیوان نەبینین بەڵکو بکرێت ئەو بەڕێزانی کە بارەیەک و هوەرێکی وایان هەیە بێن لە شارەکەی ئێمەشە لەم شێوازە خولانە بکەنەوە بۆ ئەوەی زیاتر گەنجانێک دروست بن لە تەواوی شارەکانە بایەق بەم هوەرە بدەن. ئێمە کە و پێکەریان شکان بەڕاستی ناڕزایەکی زۆر هەبوو لەلایەن خەڵکەوە و ناڕزایەکی کەمیشە بوو لەلایەن ژنانە بەڕاستی کە خۆی پێکەرەکە بە ناوی ئافرەتێک لە تەنیاییە ئەوان کەمترین قسەیان هەبوو ئەگەر بەراورد بکرێت بە قسەی پیاوان بە بڵێین. بەڵامەکو من خۆشحاڵ بووم کە کەسێک و کاک سەفاشەکە ما لێرە هەڵسا بە چاکردنی پێکەرەکە جارێک خۆی من دەستخۆشی لێکەم کە کەسێکە دڵسۆزی پێشەوەی من خۆم بێم ئەو پێکەرەکەی چاکردو بەیاقیش کردوکو خۆی ئەمە جێگەی خۆشحاڵێ بەڕاستی بۆ من و بۆ هەموو ئەو برادرانە کە بینیان. ئەم پیشانگاش کە کردوماتەوە ئەمڕۆ لێرە شاری دەربەنیخان یەکەم پیشانگا منێکە لێرە کردوێتمانەوە هەل لە ساڵی 90ەکان و دوای ڕاپەڕینەوە بەردەوامی لەم شارە کار و چالاکیمان کردووە وەکو پێکەری چاوەڕوانی و پێکەری ئەنفال و چەندی پێکەر و کاری هوەری ترمان کردو لە کۆڕ و سمینار و لە کردنەوەی پیشانگا. پیشانگای ئەمڕۆم لەگەڵ برای بەڕێزم کاک دکتۆر ڕێبوار سەعید بوو کە کارەکانمان هاوبەشەکەیمە زۆر جیاوازە لە هەنی پیشانگای هاوبەش چکە هەر یەک کار هەردووکمان ئیشمانتیا کردووە ئەمەش وا بزانم تایسەک نەکراوە لە کاری پێکەسازیە یەک کار لە پیشانگایەکە هیندوو کەس بێت لەبەر هەموو کارەکان هی هەردووکمانە دەستی هەردووکمانیتیا هەر یەک کار هەردووکمان ئیشمانتیا کردووە بەڵام بەداخەوە ئەمڕۆ بەهۆی کارێکی تایبەت بەخۆیەوە نەیتوانی ئامادە بێت لە پیشانگاکە من لێرە ئامادە بووم لە پیشانگایە. دەستخۆشیمان بۆ ئەو خۆشەویستانە هەیە و هیوای بەردەوامیان بۆ خوازین و هیوادارین کە بەردەوام بن لە کاری باشتر و بەرەو پێشبوونی زیاتر. ئازیزان میوانی ئەم ئێوارەمان مایکە بارتسێکە کە قسە لەسەر مایکەپەکە دیارە لە ئێسادا چی لای خانمان چی لای پیاوان مایکە گرنگێکی زۆری هەیە و بە تایبەت خانمانیش کە زۆر گرنگی بە ڕوخساری خۆیان دەدەن بە جوانی خۆیان ئەدەن. ئەم ئێوارەش میوانەکەمان باس لەوە دەکاتوە ئەو جۆرە مایکەپانە بەپێی بۆنەکان و بەپێی وەرزەکان چۆن نەگونجێت و چۆن قسەیان لەسەر دەکەین. ئەویش میوانەکەمان ئەحمەد ئەکرەمە کە مایکە بارتسە. کاک ئەحمەد زۆر بەخێر بێت فەرموون. سپاس باش دەستیتوانە زۆر سپاس بەخێر بێت زۆر سپاس بۆ دڵەکانی زۆر سپاس فەرموون بەخێر بێت.
دووبارە بە خێر بێتەوە کاک ئەحمەد سەرچاو ئەمە لە سەرەتای باسی ئەومان بکەیت ئەحمەد لەکەیەوە دەستی کردووە بە کاری مایکەپ ئارتیستی. پێشەکەی ڕێز و خۆشەویستیم بۆ تەواوی بینەران و کارمەندانی کەناڵی گەلی کوردستان هەیە. خۆشەویستی ئەحمەدەکەم قبولکەن، هیوادارم ئەم بەرنامە ببێتە بەرنمەیەکی سوود بۆ گشت ئەو بینەران جوانانەی کە لە کەناڵی گەلی کوردستان و بینەرمانن. بەڵێ کۆژارخان لەکێکۆ دەستم بە کاری مێکاپ کردووە. کاری مێکاپ لە 2007 من هاتوومەتە ناو بواری ئارایشتەوە. کاتێککە دەستم بە کاری مێکاپ کردو یەکەم جار بۆ کێمە کرد بوون منە لەلایەن باڕبێ شۆپێکەوە خود دەلاکێکەوە کە ئیشمە کرد مێکاپم بۆ پیاوانەکەت. ئەو پیاوانەی کاتێک کە ئەچون بۆ ئاهنگیان هەبوویان بۆنیان هەبووە یاخود بۆ پێشکەشکارەکان یاخود بۆ کڕۆمۆدلانەی کە هاتنە بەردەم کامێرە من لەو کاتەوە دەستم پێکرد بۆ کاری تایبەت کرد بۆ ئەو بۆنەیە کە ئەوان منیان ڕاستپار میکاتیان لە ڕۆژانی یاسایانیان نەکرد کڕنانە بێگومانکە ڕخنە لە کچانەگرن ئەڵێن کە دایمان مکیاجەکەن و بەبێ مایکە بەبێت چۆن بنزانین خۆشیان بۆ ڕۆژانی تەبیعیەکەن. کوڕان مێکاپ بۆ ڕۆژانی ئاسایی ناکەن. نەخێر کوڕان بۆ مێکاپ بۆ ڕۆژانی ئاسایی ناکەن، یاخود بۆ بەردەم کامێرە یاخود بۆ بەردەم شاشە. چۆن بوو دەستت کرد بە کاری مایکەپکردن بۆ خانمان؟ ئەوەی ڕاستی بێ کاتێک کە تۆ مێکاپەکەی بۆ کوڕ کارێکی ئاسان نییە بۆ لەبەرەوەی فەیسی کوڕ پێستی فەیسی کوڕ وەکو چینی پێست ئەستورترا خەوشی زیاتر لەبەرانی بەسەر پێستەکەی لەبەرەوەی کە پێستەکە ئەم کوڕان فێرنین بۆ کرێمی شاوم بەکاربێنن کرێمی بانیان بەکاربێنن دژەخۆر بەکاربێنن ئەمە ژوە ئەکات ماسک بەکار ناهێنن ئەمە ژواکە پێستەکان ئەستورتر دەربکەوێت لە چاو ئەو خانمانەی کە ئێستا باڵمونە کاکە بە بۆتۆکسە بە فیلەرە بە پلازما بە کۆمەڵێشتە بە کرێمی پێشخەوتنە بانیان کە هەڵەستن یعنی کۆمەڵشت بەکارێن واکە پێستەکەی ناسکتر و شەداتر بمێنێتەوە. ئەدر کە من سیرمەکرد پێستی کوڕم بەو شێوەیە ئارایشتە کرد و ئەمڕازانەوە کە زۆر جوان بوو وتم هیچی وام کەم نییە کە دەستکەم بەکاری ئافرەت بەڕام کاتێکە هەنگاومنا بۆ ئەوەی ئاراشت بۆ خانمانکەم بەڕاستی دنیایەکی تر بوو زۆر لەوە قورستر بوو کە من سیرمە کرد هەنگاوم بۆ وا ڕاهاتین کۆمەڵگەی ئێمە کە خانم ئەبێ خانمێک بیرازێنێتەوە ساڵۆنەکان نەبوو خانمان بەڕێ بەرنووی کە خانمان سەردانی ئەکەن و بە تایبەتیش کە لە شاری سلێمانیدا پێم وابێت ڕەنگە کەم بن ئەو کوڕانەی کە کاری مایکەپ ئارتیستەکەن کە کاری مکیاجەکەن ڕەنگە قورس بێ بۆ ئەوان. ئەو پێشوازیە چۆن بوو بۆ تۆ لە سەرەتای دەستپێکردن تا قورس نەبوو؟ بە خۆشحاڵیەوە کاتێک کە دەستم بە مێکاپکردن کرد لەکێک لە ساڵۆنەکانە بوو لە یەکی 2010 بوو دەستم بە کارکردن کرد. نەخێر بە هیچ شێوەیە قورس نەبوو لەبەرەوەی خانمان لە ئێستاە مێکئاپی پیاوانیان پێپەسەندترەوە لە مێکئاپی خانمان لەبەرەوەی ئێمە وەکو چاوکی نێرینە کاتێک کە مێکئاپ بۆ ئافرەتێکەکەین بەو چاو مێکئاپی بۆکەین کە ئێمە نێر سێریکەین بە دڵمان بێ حەزمان لێ بێ بەڵام خانمان نەخێر زیاتر سەرنج ئێنە سەر ئەوەی کاتێکە مێکاپەکەن بۆ خانمێکی تر زیاتر ڕەنگی تۆختر پێچوانەکەشی ڕاستە؟ ئایا کوڕانیش لێشی خانمان زیاتر ڕازێ بن یان بۆچی هەتا ئێستا ئەوە ڕووی نەیاوە کە خانمێک دەلاکێکی هەبێ؟ بەداخەوە لە هەرێمی کوردستانە لەلایەن وەزارەتی تەندروستی و ڕێگا پێ نایە کە کاتێکە نێر ببوورە خانم مێکیاج بۆ پیاوێک بکە خانم قژی پیاوێک چاک بکە ئارایشت بۆ پیاوێ بکە یاخود ئێتر ئارایشتەکە چی بێ لە ڕشتاکردن بێ لە قچاکردن بێ ڕێگای پێ نایە بەس پیاو بۆ نێر بۆ خانمی بکە ڕێگا پێدراوە ئەمیش بەستیانێتەوە بە کۆمەڵێک شتی دینی نازان بەستیانەوە بە کۆمەڵێک شتی تەندروستی ینی کۆمەڵش بە هەمان شاز نامانم چنە لایەنە هەر بەڕاستی پیاویان ببوورە پیاویان لەو بۆشاییە ناشرین کردو خانمیان لەو بۆشایە ناشرین کردووە کاتێک نابێت هین بکرێت خاتون ئاراشتی پیاوان بکە دەلاکی پیاوان بکە باربرێتی پیاوان بکە دەی بۆ هیوایین کە ئەوەش پارەفسێنەوەکو چۆن پیاوان کاری جوانکاری بۆ خانمانیشەکەن زۆر باشە. با بینە سەر جۆرەکانی مایکەپکردن بە پێی وەرزەکان و لەگەڵ ئەوەشدا بە پێی بۆنەکان بەجارە سەرەتا وەرزەکان جیا بکەینەوە. ئێمە وەرزی گەرمەمان هەیە کە هاوی نەگرێتەوە هەتا بەشێک لە پاییزیش کە گەرمە بەهارە ڕەنگە مایکەپ و ئەو شێوازانە جیاوازتر بێت لە وەرزی زستان و زیاتر بمێنێتەوە پێستەکە لە وەرزی زستانە. ئەمە چۆنم جیاوازە دروستە بێت و ئێوە چۆن جێیەکەنەوە؟ زۆر باشە. مێکاپ ئەتوانین دابەشی بکەین بۆ پێی وەرز بۆ دوو جۆر پۆلینیکین بۆ وەرزە گەرمەکان بۆ وەرزە ساردەکان. وەرزە
گەرمەکان ئەیبەستینەوە بە بەهار و بە هاوینەوە وەرزە ساردەکانیش ئەیبەستین و بە زستان و پاییزەوە هەمیشە وا هاتووە یاخود هەر ئەبێ واش بێ مکیاجی هاوینە سادەتر بێ ناسکتر بێ کەمتر ڕنگ بەکار بێ هەندێک لە چای مکیاجی زستانە بۆ لەبەرەوەی خۆی لەخوای کەشەکە گەرمە کاتێکە کەشیش گەرم بوو وا ناهێنێت کە تۆ میکاچێکی زۆر بکەیت لەبەرەوەی هەستی کەسانی بەرامبەرت گەرمتر ئەکا بە شێوازێکە ئەو نامرتاح بێ ئاسوودە هەبێ کاتێک کە سێری تۆ مێکاپێکی زۆرت کردووە لەگەڵەوەیشان مێکاپی زۆر بە گەرما تێک ئەچێر مێکاپ یەکێکە لەو شتانی کە بە گەرما وا ڕایەت کە بتوێتەوە باشە ئەتوێتەوە یاخود نامێنێتەوە بە پێست شەکەڕێتەوە بۆ موادانەی کە تێدا بەکارهێن بێگومان بەڵام سەر ڕێی ئەوەی کە گەڕێتەوە بۆ موادەکان خۆی هاوین باش نیە مێکاپ زۆر لە پێست بدرێ لەبەرەوەی کاتێکە مێکاپ لە پێست زۆر درا پێستەکە نایگرێتە خۆی لەبەرەی ئارەقە ئەکە ئەمیش وا کات کە مێکاپەکە لەگەڵ لە ڕێی دەردانی ئارەقەکەەوە بێتە دەرەوە لە پێستەکە یان جێگیری نەمێنێ زۆر باشە بەپێی کەلەرەکان و ڕنگانی کە تێدا بەکارەهێنرێت ئەوەش گۆڕانکاری دروستەکە بەنمە وەرزی پاییز وەرزێکی تایبەتە کۆمەڵێک ڕەنگی تایبەت لە وەرزی پاییزە هەیە ئایا ئەمەش بۆ مایکەپکردن لە لای ئێوە فەرقەکات بەڵام بەر لەوەی کە جواب بمبیتەوە ناوبڕێکی کورتمان هەیە و بەردەوام بین لەگەڵتانە بەرزایەکانی سلێمانی بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی ژیان بەڵێ کاک ئەحمەد باسی ئەومان کرد کە بە پێی ڕەنگەکان ئایا ئەو کەلەرانی بەکاری هێنن ئەو ڕنگانی بەکاری هێنن بە پێی وەرزەکانە گۆڕێت بەنمونە ئێمە سا لە وەرزی زستانین وەرزی ساردا ئەو ڕنگانە چین کە لە وەرزی ساردا زیاتر بەکارهێنرێت پێش بگەینە ناو وەرزیستانەوە بێگومان بە وەرزی پاییزا تێپەڕین کە وەرزی پاییز بە کەڵەرفولترین وەرزەکان ناسراوە کە ئەتوانی زۆرترین ڕەنگتیا بەکاربێنی مێکاپارتیست لە وەرزیستانە خۆشبەختانە دەستی واڵایە کە ئەتوانێت بەو شێوازی مێکاپی کە ئەوێ کەسی بەرامبەری ئارایشکە لەبەرەوەی وەرزی پاییز یاخود وەرزیستان کە ساردا ئەگە تۆ مێکاپێکە بۆ خۆت کرد بێ زۆر بێ یاخود تۆ بۆ بەرامبەری بکەی یاخود خودی خۆت بۆ خۆتی بکەیت مێکاپەکە چەند زیاد بێت ئەو گرفتە دروست ناکات لە چاو ئەوەی کە تۆ مێکاپێک لە چاو هاوینە ئەتوانێت ڕەنگە تۆخەکان بەکاربێنی ڕەنگی قاوەی ڕەنگی نارنجی ڕەنگی قۆخی ڕەنگی زاد ڕەنگی پرتەقاڵی کۆمەڵێک ڕاش ئەتوانی ئەو ڕەنگانە ڕەنگە گەرمەکان ئەو ڕەنگە بێگومان ئەو ڕەنگانە بەکاربێنی کە لەگەڵ پاییزە یاخود لەگەڵ سەرمانە زستانە یەکە گرنەوە و دژی وەرزەکەیە بە تایبەتیش کە ئێمە جلە تاریکەکان زیاتر بەکارهێنین لە وەرزی زستانە پێویستەکات کەمایکە پێ بێت لەگەڵ جلەکەیە تەنسیق بکرێت و بگونجێت بێگومان گونجاندنی ڕەنگ لەگەڵ جلا ئەگونجێنرێ لەگەڵ جلا لەگەڵ شێواز ببوورە لەگەڵ شێوازی قژ و بەرگە قژا لەگەڵ شێوازی ستایلی دەموچاوەکان کۆمەڵێک ستایلی دەموچاومانێ بۆ نمونە و ستایلانێسا کە ئەڕات لەسەر شاشەکە ئەوانە چی جۆرە ستایلێکن چۆن ئێوە لەگەڵ دەموچاوە ئەی گونجێنن بۆ خانمان مایکە زۆر باشە ستایلی فێسی ئەو خاتونێکێکە لە داواکراوترین یاخود مەڕغوبترین شێوازی فەیسەکانە بەڕێ ئەو شێوازە دڵیە کات جانلاینی هەیە ئێستا لە ناو بازاڕەوە با پێوتێ تێکساسی هەیە چەناگەی هەیە شکلی لێوی شێوەی لێوی لوتی ئەمانەی شێوازی دەموچاوی دڵی ڕوومەتی کات دڵێکی بەخشی و بە دەموچاوی کە جوانترین شێوازی دەموچاوە بۆ مێکاپ کە زۆرترین مێکاپی تیاکرێت ئەو شێوازە پێوتێ کات کریس واتە کریس ئەم شێوازی پشتە چاوەکەیەتی کات کریس یەکێکە لە داواکراوترین مێکاپەکان بەڵام بۆ هەموو چایەک نابێ بەداخەوە بەڵام بەپێی بۆنەکانیش ئەوە گۆڕێت پێم ما بێت میکاجێکی ئەوە تۆخە
تۆختەرەچێت ئەو مێکاپێکی ناسکە باشە نەتۆخە نە زۆر کاڵیشە باشە بەڵام گرنگەکەی ئەوەیە کە ئەو شێوازی پشتە چاو بەداخەوە منێکی لەو گرفتانی کە تووشم ئەبێ شێوازی پشتە چاوەکانە من وکو شێوازی ئەو پشتە چاوی کە من ئەمەوێ بۆ خاتونێ بیکەم داوای شێوازی پشتە چاوێکی خاتونێکی ڕوسیم لێ ئەکا یاخود خاتونێکی ئەوروپیم لێکە کە ئەوان خۆی لە خۆیان زۆربەی زۆریان شێوازی دەموچیان دڵی و چاویان گەورەیە کە ئەماتوانی بە دڵی خۆت پشتە چاوەکان بنەخشێنی بەڵام کاتێک کە تۆ چاوەکان بچووک بوو یاخود بە ناوە زانستەکەی پاف بوو ئەم پەفڕەکە چاورێک لە پشتە چاوەکانیان کۆبۆتەوە برویان هاتۆتە خوارەوە ئەم جۆرە چاوە نەداتوانیت و هەموو جۆرە مێکاپێکی بۆ بکەیت یان ئەو جۆرە خانمانەی زۆر سەیرە بڕاتە بێ پشتە چاویان خۆیان سپیسیان نیە بۆشاییان نیە داوای ئایلاندە ڕومێڵە لێ ئەکا کە ئەمە ئەبێتە هۆی بچووکردنەوەی پشتە چاوی و ناشرینکردنی مێکاپەکەی تر زۆر گرینگە خانمان خوان بنە دەست ئەو کەسانی کە پسپۆرن لە بوارەکەیە تۆ پێشەوەی کە بیت ینی بە اختیاری خۆیان بێگومان تۆ پێشەوەی کە بیت بۆ ساڵۆن ئەزانین ئەم کەسە لەم ساڵۆن شێوازی ئیشکردنی بەم ستایڵێ ئەم ستایڵێ لەبەری خۆشبەختانە تۆڕە کۆمەڵاتەکان بۆتە پرۆپۆزڵێک بۆ گشت ئەو کەسانی کە ئیشی تیاکەن بەتایبەت لە بواری ئارایشتا تۆ چیتە سەر ئەکاونتەکەی سەری ئەکاونتەکەیەکەیت ستایڵەکەی بینیت بەدڵت بووێ ئەچی بۆ لای بەدڵت نەبێ خوارد لەگەڵ بێ زۆر ڕاستە بۆ پێی بۆنەکان بە تایبەت ئێمە دوو ڕۆژیکە بۆنەی سەری ساڵمان هەیە ئێمە چۆن بە پێی بۆنەکان مایکەپەکانمان دیاری بکەین یان لەگەڵ جلەکانمان لە بۆنەیە چۆن جیای بکەینەوە هەنێ بۆنەمان هەیە زۆر تایبەتن هەنێ بۆنە هەیە ینی ئەوەندە تایبەتر نییە بەنمونەسە ڕۆژی لە دایکبوونی خۆت زۆر تایبەت یا ئاهەنگێک هەیە کەسێکە نزیکترە لێت ڕۆژی یادی هاوسەرگیریمان هەیە بۆنەی تایبەتمان هەیە بەنمونە جەژنی قوربانمان هەیە جەژنی نەورۆزمان هەیە سەری ساڵمان هەیە ئەمانە چۆن بتوانین ئارایشتەکان بەپێی ئەو بۆنانە جیا بکەینەوە زۆر ڕاستە وەکو باسمان کرد چەند ڕۆژێکە کریسمسە ئەبێتە یەک بۆ ساڵی تازە خەڵکی وا باوەکە گرنگێکی زیاتر بە پێستیان ئەیەن گرنگی زیاتر بە قژیان ئەیەن نینۆکەکانیان کەواکەن جوانتر بۆ ڕۆژە بۆ بۆنێ خۆیان بڕازێنەوە کامەش گرنگێکی تایبەتێ لای خانمان کاتێکە تۆ بۆ بۆنەی خۆتە ڕازێنیتەوە دەرونیان ئاسوودەدری لە چاو ڕۆژەکانی ترا بۆ ئەو ڕۆژەی کاتێکە سەری ساڵە خانمان حەزیان لە گلیتەرە واتە ئەو بریسکانی کە بۆ پشتە چاوەکان بەکارهێنرێ حەزیان لەوەیە لەبەرەوەی بۆنەیە کەسەکان هەستی دڵخۆشیان ئەیانێ دەربڕن ئەویش بە مێکاپە لەگەڵ قژە کاتێک کە تۆ مێکاپێکت کرد بوو مێکاپ لە سای 26 خەمۆکی هەموو کەسێک کەم ئەکاتەوە کاتێک کە تۆ مێکاپت کرد بوو چ بۆ پیاوە بێ چ بۆ ئافرەتان بێ پیاوان بە کەمتر لە بۆنەکانە بەڵام بە بۆنەکان زیاترێتە بەرچاوێک لە چاو ئەوەی کە ڕۆژە ئاسایەکان کە ڕۆژاسەکان ناکرێ بەڵام خانمان حەزیان لە گلیتەرە ڕەنگی سەوز بەکارێنن بۆ پشتە چاوەکانیان لەبەری جلەکانیان سوورە فەروی سپی پێوە یا خوجلەکانیان سەوزەکان یا خوجلەکانیان شینەکەن بەڵام وا باوە وا مۆدەلە بۆ کریسمس تۆ جلێکی ڕەنگی سوورباو لە بەرکەی ئەدەر هەیە پشتە چای قاوەیەکە یان سمۆکێکی ڕەشەکە یان سوور و سەوز تێکەڵاوەکە دوو ڕنگ بەکارهێنرێ کەمێک مێکەپەکان بۆنەیە ئافاشۆنیە بۆی کە هەستی خۆی دەربڕێ بۆ ئەو ڕۆژە قژەکانی زۆر گرنگە قژیش بە ڕەنگی ڕەساسی حەزیان لێ بۆ سەری ساڵ ئەو ڕەنگە کاڵەکان لەگەڵ لێنس بەکار ئەهێنن لێنسی کاڵ بەکارین عەدەسا مەبەستم بۆ چاوەکانیان لەبەرەوەی مێکاپ تاواکەری مێکاپ بۆ تاو ئەکرێت کاتێکە خۆی هیچ ئەبێ جوان بێ بەڵام بۆی دەرکەوێت زیاتر تێ گۆڕانکاری لێنسی بۆ بەکارهێنی برژانگی بۆ بەکارێن ئەمە گۆڕانکاری زیاتر دروستەکە لە چاو ئەوەیکە ڕۆژانێکی نۆرمال بێ کاتێکە تۆ ڕۆژانێکی نۆرمالیان جگە لە بۆنە تۆ برژانگ و لێنس بەکار ناهێنێت زۆر باشە ئەحمەد ئێمە وا بەرەو کاتی تەواوبوونی کۆتایی بەرنامەکەمانە ڕۆین دوا قسەی تۆ چییە یاخود ئامۆژگاری تۆ چییە بۆ خانمان یاخود بۆ ئەو کەسانەشی کە لایەن قرسە کە پیاوێک مایکەپیان بۆ بکات
لێرە ڕایگەێنم بە هیچ شێوێ جیاوازی لە نێوان ئافرەتێک و خانمێک و پیاوێکانیە کاتێک کە مێکەپ بۆ تۆی خانمەکە لەبەرەوەی تۆ چۆن خاتونێکێکەکەت باڵاپۆشبی خۆشببختانە باڵاپۆشەکان زۆر حەزەکە من ئیشان بۆ بکەیان بە قسەی خۆیان ئەڵە زۆر خۆشمان ئەی حەزەکەین کارت لەگەڵا بکەین ئیشمان بۆ بکەین بمان ڕازێنیتەوە هیچ جیاوازێک لە نێوان نێرێک و لە نێوان خانمێکە لەبەرەوەی چۆن تۆ چیتە لای پزیشکێک مێکەپ ببوورە ئەگەر بۆ جوانکاری بێ فیلەرت بۆ کا یاخود بۆ تۆکسە بۆ کە هەرچێک کە پێویستی بێبێ لە دەموچاوتە هیچ جیاوازێک لە نێوان خانمێک و لە نێوان نێرێکە لەبەری هەردووکیان ئامانجیان ئەوەیە کە تۆ جوانکەن بە جوانترین شێواز بخەنە بەردەم کەسەکانی بەرامبەرێ بێگومان بەلەوەی کە مێکاپی پیا و زۆر جوانتر لە مێکاپی ئافرەت لەبەرەوەی بە شێوازێک مێکاپەکە بۆی زۆر جوانتر ناسکتر دەرکەی لە چاو خانمانە من خۆشببختانە ئێستا لە ساڵۆن بلاک بیوتی کارەکەم کە لە بەختیاری و لە جادی خۆشویستی مامۆی بێگومان هەر ساڵم بلاک بیوتی کە کاگەحمەد بۆ خۆی لێ بوو مایکەپی منی ئەمڕۆ کردەوە و دەستخۆشیمان هەیە عزیزی ساڵۆن بلاک بیوتی کارەکەم کە زۆر هاوکاری خانمانەکەین ئێستا بۆ نمونە ئێمە ئۆفرێکمان کردو داشکاندنمان کردووە خۆشببختانە لەڕی پرۆگرامەکەی تۆ شۆڕای ئەگەێنم بۆ تا یەکیەک بۆ بەڵام بۆ تا 15 ڕۆژی تر لە یەکی یەک ئێمە ئۆفرەکانمان پێشکەش بە بینەرەکانی ئێواکەین درێژمان کردوەوە وەکو هاتنی من بۆ بەرنامەکەتان حەزم کرد ئەوفەرەکان درێژکەین و تا 15 ڕۆژ دوای یەکیەک قسێکی باش و بۆ خانمان یاخود ئەوانی کە ئەیانەوێت بۆ سەری ساڵ بە جوانترین شێواز دەرکەون ئەتوانە سەردانیان بکەن زۆر سپاس بۆتەوە ئەحمەدیان کە ئەمڕۆ لەلای ئێمە بووی گەورەت کردین و دووبارە سپاس بۆ گوڵەکانیشت عزیزی کۆژار خانگیان بۆ پرۆگرامی ئەمڕۆ کە من ڕازانمەتەوە باربەر دەلاکی من لەلایەن کۆژیت باربەر شۆپەوە بۆ سپاسی گوڵی سیتی فلاوەرەکەم لە سیتی سنتەر کە ئەم گوڵانی بۆ ئامادەکردوین زۆر سپاس ڕێز خۆشەویستیمان بۆیان هەیە دووبارە بەخێر بێت بەڵێ خۆشەویستان پرۆگرامی ئەم ئێوارەشمان پێشکەشکردن بۆ هیواین کە تەواوی پرۆگرام بەدڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بوو بێت هەتاکوی ئێوارەیەکی تر و بەیەک گەشتنەوەمان ئاسوودە بن و ئێوارەیەکی خۆش.